بە وشەیەک ناتوانم وەسفی بکەم ئەوەنە گەورەیە ناتوانم وەسفی بکەم بەڕاستی ناتوانم. سڵاو لە جەنابتان، سڵاو لە تەواوی یەکێتیەکان. هەستان چۆنەکە لە نزیکە و گوێتان لە وتاری سەرۆکەکەتان؟ وڵایەوەی لە دڵی ئێمەوە بوو کاک بابڵ هەمووی کردی، لای هەمووان ڕوونا یەکێتی هێزی کۆڵایینا، ئەوەی یەکێتی ئەمڕۆ ئەم وڵاتە دەبات بەڕێوە هیچ حیزبێک کە چاوەڕێ هیچ شتێکی لێ نەکاوە دڵنیابن تەنها یەکێتیە لە شەڕی بەغداکە، شەڕی موچەکە، شەڕی پرۆژەکە. من لێرەوە ئەڵێم خۆتان بە حیزبی لاوەکیوە هین مەکەن، دڵنیابن یەکێتی نەبێت هیچ شتێک نییە، هیچ هێزێک نییە بتوانێت دەرهەقی ئەم ئینە ببێتەوە. چی بە نەیارانی یەکێتی ئەڵێ؟ ئەوانەی کەوا ڕەخنە لە یەکێتی یەکن و دەیانەوێت یەکێتی بکەون، یەکێتی زۆر لەوە گەورەترەکە خەڵک هەیەوێ بیخات. یەکێتی ڕووباری خوێنی داوە، خاوەنی هەزاران شەهیدا، خاوەنی هەزاران قوربانیە، یەکێتی خۆی خاوەنی ئەم کوردستانەیە، هەرە بێ ئەم کوردستانە یەکێتی ساحێبی بێت. بە وشەیە وەسفی سەرۆکەکەتم بۆ بکەن. وڵای بە وشەیەک ناتوانم وەسفی بکەم ئەوەنە گەورەیە ناتوانم وەسفی بکەم بەڕاستی ناتوانم لە ئاستی هیچ وشەیەکدان یەک سەرۆک